بیستی دەی ساڵی 2021 پەرلەمانی هەرێمی کەتەلۆنیا پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە لەلایەن چوار فراکسیۆنی نێو پەرلەمانی کەتەلۆنیا تەقدیم کرابوو سەبارەت بە ئیداری خۆبەڕێوەبردن لە ڕۆژئاوای کوردستان و هاوکات ئەم پرۆژە یاسایە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە و ئێمە وەکو پەرلەمانتارێک لە باشووری کوردستان ئەم پرۆژە یاسایە بەرز دەنرخێنین چونکە خودی ئەم پرۆژە یاسایەدا بۆ خۆی چۆن بڵێیت پاڵپشتێکە بۆ ئەوەی کە حکوومەتی کەتەلۆنیا پەیوەندیەکی فەرمی لەگەڵ ئەم ئیدارەیەدا هەبێت هاوکات بە شێوازێکی ئاشتیانە بۆ چارەسەرکردن و ئاوەدانکردنەوەی ئەتوانین بڵێن لە ئاستی ڕۆژئاوای یان ڕۆژهەڵاتی کوردستان و وەزایدان ڕۆژئاوای کوردستان هەنگاوێکی باش دەبێت و لێرەشەوە تەمانا دەکەین کە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و لە هەمان کاتە ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ لینکێکی پتەویان هەبێت بۆ ئەوی بتوانن بە تێکڕا بۆ چارەسەرکردنی پرسەکانی کورد لە ڕۆژئاوای کوردستان و دەستی ئاوەدانکردنەوە درێژتر و باشتر بکرێت وەزایدەن ئەوەی پێویستە کات کە پەرلەمانی کوردستان بەداخەوە کە نەیتوانیوە لە ئاستی پێویست بۆ چارەسەرکردنی مافەکانی مرۆڤ لە هەر چوار پارچەی کوردستان بتوانێت بیر لە پرۆژە یاسایەک یاخود پرۆژەیەکی وەها گرنگ و جدی بکاتەوە کە بتوانێت بۆ دەستی ئاوەدانکردنەوە بۆ چارەسەرکردنی مافەکانی مرۆڤ بۆ ئەوەی کورد بتوانێت لە هەر چوار پارچەی کوردستان وەکو مافەڕاوەکانی خۆی تەنانەت لە ئێمە لە هەندێک بەشەکانی پارچەی کوردستانە کێشەی ئەویان هەیە کورد ناتوانێت بە زاراوەی کوردی بدوێت بۆیە تەمەنا ئەکەین پەرلەمانی کوردستانیش بیر لەوە بکاتەوە هەم تەبەنی ئەم پرۆژە یاسایە بکات و هەر لە هەمان کاتیشا بتوانێت بیر لەوە بکاتەوە پرۆژەیەکی وەها جدی و گرنگ بۆ مافەکانی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان تەبەنی و پەسەند بکات. داخەوە پەرلەمانی کوردستانی ئێمە لە ئاستێکدا دەبینیرێت کە نەیتوانیوە لەسەر کێشە ناوخۆیەکانی کوردستان وەزائیدەن پرسی بودجە و پرسی دارایی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە یعنی بەپی پێویست چی تەبەنی بکرێت و چی معالەجە بکرێت بۆیە ئەم پەرلەمانەی ئێمە هەمیشە بەدەستەمووی حزب بینیراوە ئەمە فاکتەرێکە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان وەکو ئەرکە پەرلەمانتارێکەی لە پاڵ یاسادانان و چاودێریکردن و پەسەندکردنی پرۆژە یاسادا بەپێی پێویست ڕۆڵ نەبینێت لێرەدا تێبینی ئەوە دەکرێت کە ئەم پەرلەمانەی ئێمە گەربیر لەوە بکرێتەوە ڕەنگە لەلایەن پەرلەمانتارانەوە یاخود کوتلەیەکی نێو پەرلەمان پرۆژێکی وەها تەقدیم بکرێت ڕەنگە بەداخەوە بەپێی پێویست کۆدەنگیەکی باشی بۆ دروست نەکرێت چونکە هەمیشە کوتلەکانی نێو ئەم پەرلەمانی ئێمە یاخود پەرلەمانی کوردستان تەنها لە چوارچێوە حزبێکە و چوارچەوەی بەرژەوەندی حزبی و شەخسیەوە بڕیارەکان دراونەک وەک ئەوەی کە چی بایەخ بە دۆخی کوردو و تاکەکانی هەرێمی کوردستان دەگەیەنێت بۆیە تەمەنا ئەکەین لە هەندێک پرستا پێویستە کات بیری تەسکی حزب ئێمە لە خۆمان وەلانێن و لە چوارچێوەی خواست و ماف و بەرژەوەندی خاک و زماندا ئێمە قەرار و بڕیار و یاسا و پرۆژەکانمان پەسەند بکەین.